گوڵەکانی ژیار. گوڵەکانی ژیار وەکو خولێکی بەردەوامی پەروەردەی بۆ منداڵانی 4 تا وەکو 5 ساڵان لە لقی سلێمانی ژیار دامەزرێنراوە و یەکەمین کۆرسی لە هاوینی ساڵی 2021 دەست پێکرد بە بەشداریکردنی چل قوتابی. جێی ئاماژەیە ماوەی کۆرسەکە 3 مانگی خایاند و لە پاش سەرکەوتنی کۆرسی یەکەم بەردەوامی بە کۆرسەکانی زستان و هاوین دراو تاوەکو ئێستا 3 کۆرسی هاوینە و 2 کۆرسی زستانە بە سەرکەوتووی بەڕێوە چووە. شایانی باسە لە ماوەی سەرجەم کۆرسەکانی گوڵەکانی ژیار زیاتر لە 200 قوتابی بەشداری کردووە و بە شێوەیەکی نایاب سوودمەند بوون لەوانە پەروەردەی و ئاینیەکان. شایانی باسە بە مەبەستی چاوکراوەی و بەدەسێنانی زانیاری و شێوازی هەڵس و کەوتکردن و مامەڵەی دروست مانگانە گەشتی دەرەوە ئەنجام درراوە بۆ شوێنە جیاجیاکانی وەکو مزگەوت، کتێبخانە، پارک، هۆڵی یاری، پەیمانگای بێباوکان، دەستگا خێرخوازیەکان، تاقیگەی پزیشکی و هەتا دوایی. گرنگترین ئەو بابەتانەی بایەخیان پێدراوە بابەتە ئاینیەکانی وەکو قورئانی پیرۆز، نوێشکردن، فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ژیاننامەی پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم، ناوەکانی خوای گەورە، زیکرەکانی ڕۆژانە، پیت و ژمارەکان بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی، بەها باڵەکان و ئادابە گشتیەکان، بابەتی زانستی، هونەر و وەرزش و یاریە ژیریەکان. سپاس بۆ خوای گەورە، دوای سەرکەوتنە یەک لە دوایەکەکانی گوڵەکانی ژیار لێرەدا کۆتایی نایەت، بەڵکو مزگەێنی بەردەوامی دەدا بە دایک و باوکان و چیرۆکە سەرکەوتوەکانی درێژە پێدەدات و بە شێوازێکی باشتر و پرۆگرامێکی پێشکەوت و نوێتر لە خزمەتی کۆمەڵگەی کوردیدا دەبێ. گوڵەکانی ژیار موژدە دەداتە دایک و باوکان کە بۆ ئەم زستانە ناوازەترین کۆرسی 7 مانگی ئامادە کردووە کە لەلایەن مامۆستایانی بە ئەزموون و ڕاهێنراوە دەوترێنەوە بە باشترین خزمەتگوزاریەوە لە خزمەتی گوڵەکاندا دەبێت.